ڕێکەوتنامەی 11 ئازاری ساڵی 1970 نێوان سەرکردایەتی شۆڕش لە باشووری کوردستان با سەرۆکاتی مەلا مستەفای بارزانی و حکوومەتی عێراقی با سەرۆکاتی ئەحمەد حەسەن بەکر سەرۆکۆمەری ئەو کاتی عێراق گرنگترین بەڵگەنامە و ڕێکەوتن بوو کاتیایدا حکوومەتی عێراقی دانی بەنەتەوەی کورد و مافەڕەوەکانی دانابوو. ڕێکەوتنامەکە دوای زیاتر لە 2 ساڵ گفتوگۆی نێوان سەرانی شۆڕشی کورد و بەرپرسانی عێراقی هاتە ئارەوە و لە ڕۆژی 10 ئازاری ساڵی 1970 لە گوندی ناوپەردانی قەزای چۆمان شاندی کوردی با سەرۆکاتی مەلا مستەفای بارزانی و شاندی عێراقیش با سەرۆکاتی سەدام حوسێن واژوان لەسەر ڕێکەوتنامەکە کرد. ڕۆژی دواتریش کە 11 ئازار بوو لە مەیدانی ئازادی شاری بەغدا لەلایەن مەحموود عوسمان سەرۆکی شاندی کوردی و ئەحمەد حەسەن بەکر سەرۆکۆماری عێراق ڕێکەوتنامەکە خوێندرایەوە و بەمەش کۆتایی با شۆڕی نێوان هەردوو لە هات. ڕێکەوتنامەکە بریتی بوو لە پێشەکیەک و 22 بڕگە کە 15 بڕگیانە ئاشکرا و 7یان نهێنی بوون کە پێکەوە دۆکیومنتێکی گرنگیان بۆ چەسپاندنی مافەکانی گەلی کورد پێکهێنابوو لە چوارچێوەی عێراقدا. باپەی ڕێکەوتنامەکە حکوومەتی عێراقی بە فەرمی دانینا بە ئۆتۆنۆمیدا بۆ کورد کە لەم چوارچێوەشدا 5 پۆستی وەزیر و پارێزگار لە حکوومەتی عێراقیدا بەر کورد کەوتن. 4 ساڵ بۆ جێبەجێکردنی سەرجەم بڕگەکانی ڕێکەوتنامەکە دانرابوو. لە ماوەیەدا ئاشتی باڵی بەسەر باشووری کوردستاندا کێشاو. باریابووری و خوێندن و ڕۆشنبیری و ئادەبی بژانەوەیەکی باشی بەخۆیەوە بینی، بەڵام هەر حکوومەتی عێراقی زۆرینەی بڕگەکانی ڕێکەوتنامەکەی جێبەجێ نەکرد. هەرچەندە ڕێکەوتنامەکە زمانی کوردی وەکو زمانێکی ڕەسمی دەناساند و بانگەشەی ئەوەی دەکرد کە خەڵکی عێراق لە دوو نەتەوەی عەرەب و کورد پێکهاتوون، بەڵام ئەمە لە دەستووردا جێ نەکرایەوە. هەروەها لە مانگی ئەیلولی ساڵی 1970 ئەوڵێکی حەزبی بەعز بۆ تیرۆرکردنی مەلا مستەفای بارزانی شکستی هێنا. ڕێکەوتنامەکە نەیتوانی کێشەی کوردستانی بوونی کەرکووک چارەسەر بکات. هەروەها حکوومەتی عێراق لە بریگرنگیدان بە زمانی کوردی دەستی کرد باڵوەشانەوەی خوێندنی کوردی لە زۆرێک لە ناوچە کوردیەکان. مانگی ئازاری ساڵی 1974 کە دواوادەی جێبەجێکردنی ڕێکەوتنامەکە بوو، حکوومەتی عێراق بە دەرکردنی بەیاننامەیەک لە ڕێکەوتنامەکە پاشگەز بوو و شەڕ هەڵگیرسایەوە. لا کۆتاییشدا ڕێکەوتنامەی 6 ئازاری 1975 جەزایر کۆتایی با شۆڕشی 14 ساڵی ئەیلول هێنا و عێراق لە بەرامبەر دەستبەرداربوونی هاوکاریکردنی شۆڕشی کوردی بەشێک لە کەنداوی عەرەبی بەخشیە ڕژێمی پاشایەتی ئێران.